یەکێتر لە سیفەتی ئیماندار ئەوەیە ئەمانەت پارێزە. جا ئەمانەت دوو ئەمانەتە براکان، یەکەم ئەمانەتی خوای پەروەردگار کە دینەکەیەتی لەسەرمان و ئەمانەتی خەڵکی و ئیمانداران لەسەرمان. ئەمانەتی دینەکەی خوا ئەوەیە ئێمە حەقی خوا لەسەرمان ئەن لەم دینەدا ئەم دینە بپارێزین، خیانەت لەم دینە نەکەین. خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام چیان پێمان فەرموو ئەوە ئەنجام بدەین، خیانەت نەکەین لە دین، بەناو دینەوە حرام حەڵاڵ نەکەین و حەڵاڵیش حرام نەکەین. ئەمە گەورەترین خیانەتە، ئەمە تاوانە، ئەمە سیفەتی ئیماندار نییە. خوا شتێکی پێڵێت ئەو لافی لێ بدات بۆ خۆی بیقۆزێتەوە. ئەمە خیانەتی دین، ئەمە حەقی خوایە لەسەرمانە بێ لەم دینەدا خیانەت نەکەین. خوای پەروەردگار شەریک بڕیاردانی حرام کردووە، خوا حزبایەتی حرام کردووە، خوا شتێکی حرام کردووە پێغەمبەرەکەی نەیکردی بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە ئەنجامی بدەین. بەڵام شتێ بێنینە ناو دینەوە بیکەین بە دین، بڵێن خواوەتی، بڵێن پێغەمبەری خواوەتی عەلەیهی سەڵات وەسەلام، ئەمە خیانەتی دینە، ئەمە گەورەترین خیانەتە. ئەمە تۆ ئەمانەتی خوات نەپاراست. بۆیە دەبێ زۆر ئاگادار بیت. مەڵێ کاکە با پێغەمبەری خوا نەیکردووی عەلەیهی سەڵات وەسەلام، مەڵێ با خوای گەورە نەیویستی بێت یا خوای پەروەردگار نەیوتی بێت، خەیچێکا خێرە، تۆ لە خوا شارەزاتری، تۆ لە پێغەمبەری خوا شارەزاتری عەلەیهی سەڵات وەسەلام. بێگومان نەخێر، دەی شتێک دین نییە مەکە بە دین، چونکە ئەگەر کردت بە دین، لە خەڵک کردت بە دین، خەڵکت بۆ حزبایەتی بان کرد، خەڵکت بۆ شیرک بان کرد، خەڵکت بۆ قەبرپەرستی بان کرد، خەڵکت بۆ بیدعە بان کرد، ئەمە تۆ ئەم دینە ئەمانەت بوو لەسرت نەتگەیانۆکە خۆی، کەواتە ئەمە سیفەتی ئیماندار نییە. خوابمان پارێزێ لە بیدعە و لە شرک و لە تاوان. و پاشان ئەمانەتی خەڵک، خوای پەروەردگار باسی سیفەتی ئیماندارەکە ئەمانەت پارێزن. کەسێ ماڵێکت لادانا، ماتۆڕەکەی لادانێ، ئەیدا بێت بە ئەمانەت، سارەکەیت پێدا خۆی لە سەد نەڕوا بە حەیاتی تو بۆی گەێنیتە 200. ئەمە ئەمانەتە. ماڵەکەت لادانێ، ئەیدا پێ دەبێ ئەمانەت پارێز بیت، ئەگەر نەی پارێزیت ئەوە خیانەتکاری تۆ. بۆ کەسێکە لەوانەی کە نیشانەی نیفاقی تایە خوای پەروەردگار پەنامام دادە و کەسێکەوە ئەمانەت ناپارێزێت.